السلام عليكم ورحمة الله. مامۆستا خوای گەورە لێی خۆش ببی و بە گەورەی خۆی و لوتفی خۆی بە بەهەشتی شاد بکا و دەرەجەی عالی بکاتن. ئەخلاق و ڕەوشتی هەندە جوان بوو، ئەوەی لێی نێزیک ببووە بیناسی بووە، دەیزانی چەندە کەڵە پیاوێکی گەورەیە و چەندە پیاوێکی عابیدە عالیمە و صالیحە و مسلیحە. چەندە پێی خۆشە مسلمانان دڵخۆش بن، چەندە مسلمانان لێک نێزیک بن، چەندە مسلمانان ڕوو لە خوا بن، چەندە مسلمانان ڕوو لە ڕاستە شەقامی ئەو ئیسلامە بن کە مامۆستا هەموو غەممی ژیانی بریتی بوو لەوەی کە خەڵک دڵخۆش و ئاسوودەبی بە دینی خوای پەروەردیگار. و مامۆستا هەمومان شادیەوە دێن کە مامۆستانی بەڕێز دێت لە خزمەتیان داین کە لەسەر ئیجازەی جەنابیان پێمان خۆش و دوو قسە بە بیرە خۆمان و بەڕێستان بینینەوە، چونکە تەلقین بۆ زیندوانە، بۆ مردی نییە. هەمومان ئەو مردنەمان لە پێشە و دەمرین، بەڵام زۆر مهمە ئینسان بزانی کو دەژی کو دەمریتن، چونکە ژیان لۆ خوای و مردنیش لە پێناوی خوای و لە سەرڕێی خوای گەورەترین بردنەوەیە. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. مامۆستا ژیانی و مردنیشی هەلەسا ئەو ڕێ بوو کەوا هیواتی بوو لە خزمەتکاری ئەو ڕێدا بژیتن و بمریتن. و هەندێک لە وەسیەتەکان و ئەوەی مامۆستای ئەوە بوو دائیمەن ئامۆژگاری هەموو خەڵکی بەعام دەکرد کە براتی پارێزن، کە بە ئیسلام ئیعتیزاز بکەن، ئیفتیخار بکەن و ڕوو لە خوا بکەن. و مامۆستایەکێک بوو لەو ئەخلاقانەی کە هەی بوو هەمومان دەیناسین بە عیزەت و نەفسەوە ژیا، یعنی بە فەقیری ژیا و بە فەقیریش مرد. ئێمە شادی ئەوەی بکە بۆ دەدەین کە مامۆستا دنیا نەویست بوو و هەروەها مامۆستا پیاوێک بوو هیواتی ئەوە بوو کە ڕازیبوونی خوای پەروەردگار مەبەستی بوو بەدەستی بینی. و یەک لەوانەی دیکەی مامۆستا زۆر جار لە مەجلیسی کێمەل زۆر لێزیک بووینە بەروی لە هەولێر لە خزمەتی دابووین و زۆر جار لە ماڵەکەی خۆی لە گەڕەکی ژیان بە پێیان داهاتە سەرکارێز لای ئێمە بە زۆری هەتا بە سارەی دەمان بردەوە، دەگۆ نامێ بمە تەکلیف لەسەر هیچ کەسێک و ئەبمە ئەزیە دەسە خەڵکی، یعنی وا فێر بوو کە نوهینە عن التەکەلوفی لەسەر ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سەحابان، هەرچی ناسیبی لێی نێزیک بی شادی چاکێ لەسەر مامۆستای دەدا. و مامۆستایەک لەوانەی دیکە ئەوە بوو زۆر زکری خوای گەورە شادی دەن، واللهی لە مەجلیسدا دەنیشت ئەو پیاوە خەریکی بەدەم بە زکر بوو و زۆر حیسابی لە بۆ مردن دەکرد. زۆر دە دوو برای تێژ لێرن کەەوە لە کنەوانیشی باسکردیە نێزیک بووینە لە مەجلیس لە گەرمان، دەیگۆ واللهی تەمەنا دەکەم لە وەختەچی کە بچمەوە خزمەت خوای گەورە ئاگام لەخۆ نەبیتن، لەبەرەوەی زۆر لە ڕوحکێشان دەترسێن. ئەو زاتە گەورە فعلەن خوای گەورە ئەو ئومنیەتەشی بۆ جێبەجێ کرد کەوا لە غەیبوبەدا بوو کە گەڕایتەوە خزمەت خوای گەورە ئەو شەو کە لە شەو ڕۆژی جومعەش کە بردیتەوە لای خوای پەروەردگار و لای خۆی. ئەمەش گەورەیەکی دیکەیە کە خوای گەورە بەو پیاوە سالیحە دەبەخشێت. یا ڕبی خوددا لە مامۆستای خۆشبی، لەمە خۆشبی، لە هەموو مسلمانان خۆشبی، ئاخیری هەموو لایەکمان خێر بکەی. خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمت لەگە پیاو چاکان و شەهیدان و پێغەمبەران سەڵات و سەلامی خوان لەسەر بیتن حەشری بکەی. یا ڕبی خوددایە ئەو حادیثەشی لۆ بکەی بە ڕەفعی دەرەجات بە کەفاری گوناحەکان. یا ڕبی خوددا بیکەی بە دەفعی بەڵاو مصیبەت لەسەر زانان و دوعات و نەوە و کەس و کارەکانی. یا ڕبی خوددا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت دێت ئەپارڕینەوە بۆ خاتری ئیسمی ئەعظەم ڕوحی بە جەنەت الفیردەوس الأعلا شاد بکەی. آمین والحمد لله رب العالمين. صلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.
إنا لله وإنا إليه راجعون. مامۆستا مەلا محەممەدی گۆڕەزی مامۆستایەکی زانا و بەتوانا و تێگەیشت و موحید و عالیم بوو. مامۆستا پیاوێکی بەعیزت بوو. مامۆستا تەنازولی لەبوو هیچ ستەمکارێک لە هیچ زمانێک نەکردووە. مامۆستا کە ئێستا شاردرایتەوە بۆ بەرەبەیانی ڕۆژی جمعە، ئەو مامۆستایە یەکەمین مامۆستایە لە دەڤەری سوورسیاتی و لە دەڤەری سەرچیایی کە ئیجازەی علمی وەرگرت و توانی چەندەها مامۆستا دەرس بدە و یەکەمین شەخصە لەو منطقەیە کە مەدرسەی دانابی و چەندەها مامۆستای ئیجازە داون و چەندەها مامۆستاشی دەرس حازری کردوون کە بڕۆن بۆ سەرەوە دەرس بخوێنن. پێم وایە مامۆستا مجازی مامۆستا مەلا عەبدولمەجیدی شەقراوی بوو. مامۆستا مەشهور بوو لە هەولێرێ و لە سلێمانی و لێرە و لە هەموو شوێنەکان. مامۆستا بەوەی مەشهور بوو کە پیاوێکی تەنازولی نەکردەوە بۆ هیچ ناحەقێک و بۆ هیچ ستەمکارێک، تاکە مامۆستایەکە لەو منطقەیە کە وەفاتی کرد بەبێ تەقاعود بەبێ معاش، حتا لەو ئەخیرانە کە یعنی تەعینیش بوو تەقاعود نەکرا لەبەرەوەی خزمەتیشی نەگەیشتە 15 ساڵان. مامۆستا تاکە شەخصێکە کە لەو منطقەیە باوەڕی بە معاش وەرگرتن و بەو شتانە نەبوو، تەنها لەسەر پێی خۆی ئەژیا بەدەستی خۆشی کەسابەتیا کرد. یا ڕەبی خوای گەورە عەفوی کە، خوای گەورە لە تاون و گوناحەکانی خۆشبی، بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو. خوای گەورە تاویڵی کاتۆ بۆ ئیسلام و موسڵمانان یا ڕەبی. مامۆستا پیاوێک بوو بەڕاستی هەموو مێلۆ ئیسلام لە سەنگەر بوو، خاو سەنگەری هەموو مسلمانان بوو بەڕاستی. بەس مەعەل ئەسەف ئەوە کە هات ڕێ لە کەس پێ ڕێ لێ ناگیرێ. لەکنە من بوو 4 ڕۆژ پێش ئەلحانێ زۆر ڕەجام لێکەوتم لەکنە من بمینەوە هەوشۆ نەماوە. بەس ئەلحەمدوللا مامۆستا پیاوێک بوو بە حەقەت بەڕاستی مجاهید بوو، ڕیجال بوو، هەموو شتێک بوو مامۆستا بەڕاستی. لۆمە قەدوە بوو، هەموو چیش بوو بەڕاستی. لۆمە پێکەوە پێشمەرگە بووین پێکەوە، هەموو چیش بوو مامۆستا قەدوەی ئێمە بوو بە حەقەت. بەس ئەو قەدەرە ڕێی کەس پێ ڕێ ناگیری بابم بەخوای خدا ئەویش عەفو بکە ئەمەش عەفو بکە یا ڕەبی. هەموو قسەکانی وی نەسیحەت بوو لەوەی کە ئینسان چاوی لە ئیسلامی، چاوی لە خۆبی، چاوی لە برادەرەکان و دۆستەکانی خۆبی، لەو کەسانێک کە لەسەر ئیسلام بخەمن. بەڕاستی هەموو ئاواتێبی ئەوەندە بوو. قال الله سبحانه وتعالى في كتابه المبين كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون. بابوني كوسكديني مع مصايب الرزق خوشويستم زي مع مصمم محمد طه خضر گۆڕەزی سوورچی داواکارن لە خوای پەروەردگار جێگەی بەهەشتی بەرین بیت ئینشاء الله و خدای پەروەردگار ئەجر و پاداشتی تەدریس و علم و عیبادەت و خوداپەرستی و تەوحیدی بداتەوە. بەڕاستی بە وەفاتکردنی مامۆستای بەڕێز و خۆشەویست یادگاری هەموو ئینسانە بەرزەکانمان وەبیر دێتەوە، ئینسانە خۆشەویستەکانمان وەبیر دێتەوە کاتێکەوە خزمەتی دینی پیرۆزی ئیسلام و بەرنامەی خودای پەروەردگار دەکەن. مامۆستای خۆشەویست هەمن هەر لە سەرەتای دەستپێکردنم لە گوندی گۆڕەز لە خزمەت ئەو مامۆستا خۆشەویستە لە ساڵی 84 لە دوزوی عەمرا دەستم پێکردی هەتاوەکو قۆناغەکانی دوای قورئانی پیرۆز و هەتا کتێبەکانی دیکەشمان بەنیوە کردیە لە خزمەت مامۆستای خۆشەویست. دوێ جارێ ئەوەی بە پێویست ئەزانم کە برین خوای پەروەردگار پاداشتی بداتەوە، خوای پەروەردگار ئەمسالی ئەو مامۆستا خۆشەویستەی هەر زۆر بکات ئینشاء الله و ئەجر و پاداشتی ئەوەی بەڕێز و خۆشەویست و بەجام ئەو کەسانەی کەوا بە تایبەتی لە شاری هەولێری خۆشەویست کە 3 ڕۆژ زیاترە 4 ڕۆژ زیاترە، هەم ئەهلی خەستەخانە ئەوانەی دکتۆر و پزیشکەکانن کە خزمەتیان کردێ بە پێی توانە و لە تاقەتیان دابوو دەستیان خۆشبی خوا پاداشتیان بداتەوە و هەروەها ئەوانشکەوە دۆست و ئەحباب و خۆشەویستن لەو گەرما بە قەوەتەدا کە دە خزمەتی دابوون لە دوور و نێزیک و ئەو قەناتە خۆشەویستەش کەوا مای ڕاگەاندنی
دەنجی ئیسلام و مسلمانانە ئینشاء الله سەرکەوتوی دنیا قیامەت بن و بەڕاستی مامۆستای خۆشەویست زانکۆیەک بوو کولیەیەک بوو لۆمە ولو منطقي سرسيا بتايبتي ولو منطقي خليفان وحتى هلبجة وحتى هولير بتايبتي وحتى سليماني أو ما مستای خۆشەویستە مامۆستای بادین بوو مامۆستای سۆران بوو مامۆستای هەموو ئەو زۆرە مامۆستایانە بوو کەوا عاشقی تەوحیدی خوددا بوون عاشقی دین و بەرنامەی خوددا بوون. دیارە جەنابی مامەلا محەممەد خوای گەورە لێی خۆشبی ئینشاءڵڵا کەسێک بوو کە بەڕاستی بەخۆی ئومەتێک بوو کە لە ناو عائیلە و کەسوکاری خۆی لەبەرەوەی لە سەردەمێک ژیا کەسانی وەکو مامەلا محەممەد لەو منتیقە نەبوون لە قورئان خوێندن دەڵێ لە علومە شەرعیەکان دەڵێ تەنانەت ئەو مامۆستا بەڕێزانی کە ئێستا لەو گوندانەنا لەو شارانە لەو شوێنانێن کە خوتبەیە دەروینەوە و خەتیبن زۆربەی هەرە زۆری پەروەردەی بەردەستی مامەلا محەممەدن خوای گەورە ئەو پاداشتەی لۆ گەورەتر بکات ئینشاءڵڵا لە ماوەی ژانیشدا وەکو مامۆستا نامیق باسی کرد بەڕاستی ئەوەندە لە دوو دینداری و لە دوو خواپەرستی و لە دوو عیزەتی ئیسلام و گەڕانەوەی عیزەتی مسلمانان بوو ئەوەندە لە دوو ژیانی خۆی نەبوو ژیانەشی زۆر سادەی بردەسەر و عیزەتی خۆی ویست و عیزەتی مسلمانانی ویست بەڕاستی هەموو جارێ دوعای ئەکرد و داوام وایە لە خوای گەورە کاتەچی وە بمرم کاتەچی وە خوای گەورە ڕوحم لێ وەربگریتەوە تحملی ئەو سەکەراتی مەوت بکەم و تحملی ئازار و ئەشکەنجەی ڕوحکێشان بکەم ئومێدمان وایە لە شەو ڕۆژی جومعەبی ئەو حوسن الخاتیمە پیرۆزەی بە قسمت بووی بی ئینشاء الله تعالی خوای گەورە گۆڕی پڕنور بکات منزڵگای پڕ لە خێر و خۆشی بی ئینشاء الله سەفەرەکەی پڕ لە خێر و خۆشی بی و هەروەها یەکێک بی لەو کەسانی کە ئیسراحەت ئەکات چونکە ئینسان کە لە ژیانی دنیا دەرەچی یان ئەوە تا خەڵک لە دەستی ئیسراحەتەکە یان بەخۆی ئیسراحەتەکە ئومێدمان وایە بەخۆی ئیسراحەت کردبی بەخۆ حەسابی تۆ لەو ماندوو بوون و لەو ئازار و ئەشکەنجەی کە هەیبوو لە ژیانیدا خوای گەورە پاداشتین گۆش بداتەوە ئینشاء الله تعالی والسلام عليكم ورحمة الله وبركاته.